بیەبڕن هەزاران کەسی تر ئەهۆنینەوە. ئەوەی ئێمە لە ئێوە جیا ئەکاتەوە تەنها زمانە. ئێمە کوردین، بەڵام هەموومان بەندەی یەک خوین. هەر وەک شێرکۆی نەمر ئەڵێت، ئێوە نە ئەزانن خودا ئەڵڵایە و نە سڵ لە 99 دیکەی ئەکەنەوە. ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت. ئێمە بەردەوامین و بەردەوامین لە هەواڵەکانی خۆمان و ئەچینە لای هەواڵێکی دیکەمان کە ئەویش هونەرمەند شێرزاد هیرانیە کە 17هەمین پێشەنگای تایبەت بەخۆی لە شاری هەولێر کردەوە. هەواڵێکمان لەو بارەوە بۆ ئامادە کردوون، با بە یەکەوە بینەری بین. بەڕێوەبەرایەتی هونەری شێوەکاری هەولێر لە هۆڵی میدیا پێشەنگایەکی تایبەتی فۆتۆگرافی بۆ هونەرمەند شێرزاد هیرانی کردەوە. هونەرمەند و فۆتۆگرافەر شێرزاد هیرانی لە لێدوانێکیدا باسی لە پەیامەکانی ناوفۆتۆکانی کرد کە هەر یەکە و مانایەکی تایبەتی بە کوردستان و جوانیەکانی سروشت هەیە. وتیشی ئەمە 17هەمین پێشەنگای تایبەتی خۆمە و لە بەرهەمەکانی پێشووتریشم کارم لەسەر ڕنگ و تێکەڵاوکردنی سروشت و ژیان کردووە کە لە تەواوی فۆتۆکانم ڕەنگی داوەتەوە. ساڵە لە بواری فۆتۆگرافی ڤیددیۆی کار دەکەم، چکە لەبەروی خۆم لە سروش لەدایک بوومە. من خەڵکی شوێنێکم خۆش ناوەتی هەمووی سروشتێکی جوان دڕفێنە، بۆیە ئەو بوونەوای لێکردم کە من حەزم چێتە سروش. من بە منداڵی زۆر مەحاورم کرد لە ڕێگەی دەستەوە فێری وێنە کێشامم دایمە خۆم خەریک دەکرد دار و شاخ وەشتانە، بەڵام مامۆستایەک نەبوو کە تمامدا، بۆیە کامیرام هەڵگرت بۆ ئەوی بتوانم ئەو شتە جوانە بگوازمەوە بۆ سەر تابلۆیەک. و من ئێستا وەک تەرجمەیەک بۆ سروشت بۆ بینین دەیگوازمەوە و ئەمە ئەفدەمینە، هەر ئەفدەمی منین کارم لە سروشت کردیە.